وڵی هاتنی ئەمە بەس بۆەوە بوو کە پارێزگای سلێمانی بە حساب بێ داواکاریەکانی ئەمە جێبەجێکا و بەرزی کردوێتەوە سوکەینزارێکی ئەوە بە شەریکەکانی پارێزگاکان هەمویان شەریکن لەگەڵی هەر یەک حکومەتەی بابڕێەوە ئێمە داواکارین لە حکومەت بێ بەدەم داواکانەکە حکومەتیشە چەنە حکومەت نەماوە ئاخیر داواکاری ئەمە ئەمڕۆ وەیەم دەمونچاوسوانە بڕۆن وازمان لێ بن کاکە ئەم تۆزە دەرفەتەی کە ماوە تۆزە ژیانێکی ئەوەیە کە با لەمە زیاتر خراپتر نەبێ ئەبێ بە هەمومانەوە هەوڵ بین چی هەنگاوێک هۆکارە بۆ چاکبوونی ئەم دەسەڵاتە چی ئەتوانێت مەسجێک بگەێنێ ئەبێ هەمومان هەوڵی بۆ بین هاتنی من بۆ ئێرە ئەرکی هەنێک لەوانەی کە ناتوان بێتە ئێرە کەمەکاتەوە کێ لە توانای هەیە پێویستە بێت لێرە بە حکوومەت و بە بەرپرسیە وڵاتە بڵێ ستۆپ لە هەموو شتانەی کە نەعەدالەتیە ئەوەی ئێستا ڕووبەڕووی بووینەتەوە شکستی ئیداری و سیاسی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانە و دەبێت دەسەڵاتدارانی کوردستان و ئەوانەی بەناوی پاشەکەوتەوە قوتی خەڵکیان بڕی هەرێمی بڕی و هەرێمی کوردستانیان ڕووبەڕووی ئەم شکستە یەک لە دوایەکانە کردەوە بەرپرسیارەتی لە ئەسۆ بگرن و دەست لە کار بکێشنەوە و پۆستەکانیان جێبهێڵن لە پێناو بەرژەوەندی گشتیدا دووهەم ڕوونکردنەوەی سەرجەم هێزەکانی ناوخۆ و پێشمەرگە و ئاسایش پێیان دەڵێن ئێوە زمانی پاراستنی پێکەوە ژیانی ئاشتیانە و ئەزمموی دیموکراسی و ژیان و هێمنی هاوڵاتیان ئەرکێکی گرنگی مێژوتانە مێژوتان لە ئەستۆدایە و لە هەر ئەگەرێکی نەخوازراوی ناخۆییدا بێلایەنانە خۆتان لە فەرمانی حیزبی بپارێزن چونکە ئێوە سەرمایەی پاراستنی خەڵکن سێهەم لە ئێستاشدا وەک هەڵوێستێکی گەورەی مەدەنی مانگردنی گشتی لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان ڕادەگەیەنی داوا لە فەرمانگە و دامەزراوە حکوومەکان و دەکەین هەروەها هەڵوێستی نیشتیمانی و ئەخلاقی ڕۆژی 1/11/2007 تا ڕۆژی 12/11/2007 نەچنە سەر کارەکانیانە نەچنەوە سەر کارەکانیان